لە یاریەکی تری مەفتەی خولی کوردستان لەسەر یاریگای نێودەوڵەتی زاخۆ نەورۆز بووە میوانی زاخۆ هەردوویانە بەڕاهێنەری نوێ هاتن نێو یاریگا و زاخۆ بۆ یەکەم جار ئەم یاریگایی بۆ یاریەکانی بەکارهێنا لەگەڵ دەستپێکی یاریەکە یاریزانانی نەورۆز باشتر دەرکەوتن و دوو دەرفەتی ئاسانیان بۆ ڕێکەوت بەڵام سوودیان لێوەرنەگرت لە خولەکی 37 لە هێرشێکی هەڵگەڕاوە یانەی زاخۆ بە گۆڵ یەکەم گەیشت لە ڕێگای چیاغازی لە نیوەی دووەم یاریەکەش ڕاهێنەری نەورۆز بە گۆڕانکاریەکانی هەوڵی دەدا ئەنجام یاریەکە بگۆڕێت و کۆنتڕۆل یاریەکەیان کردبوو بەڵام نەیان دەتوانی بە هێرشەکان تۆڕ یانەی زاخۆ بەهەژێنن تا لە خولەکی 85 بە ڕۆژ زادر توانی گۆڵی دووەم بۆ یانەی زاخۆ تۆمار بکات و یاریەکە بە ئەنجامی دوو گۆڵی بێوەڵام لە بەرژەوەندی زاخۆ بە کۆتا هات. یان کردووە ئێمە ئینشەڵڵا هەوڵین تا مەرحەلەی یەکەم بتوانین سەیطرە بکەین بەسەر ئەم تیپیا بووی ئەوای ڕا لە مەرحەلەی دووەمە ئینشەڵڵا گۆڕانکاریەکەین و بەهێنانی یاریزان ئەگەر لاویش بێ یا بتوانین یاریزانی دەرەوەی کەوێنین بۆ تیپەکەتەوە تۆکمەتریکەین و باشتریکەین بۆی بکەینەوە ناو منافەسە چونکە خاڵەکان ئەوەنە دوور نین لە یەکتریەوە تیپەکان بەڕاستی بە یەک یاری یەیتەوە تایمە چتە مەرحەلەی چوارەم و پێنجەمەوە. ڕاستە ئاسمان وەکو پێویست نییە بەڵام یاریزانەکانیش گۆڕانکاری کراوە لە تیپەکەیە وەکو ستافی تازەش هاتووە کاری ئەوێت ئیش لەسەر هەندی یاریزان بکە ئیش لەسەر تیپەکە بەعام بکات. اشتساء خسارة لازمته تغييرات بأخيه وقت لعبة ما عندها لعبة أولي كشنيكا اشتراك في بطولة ذاكرة وتقديم شكرا وحتى مراكز لعبة يعني مهارة دينا جهوية درست يعني ما تدفع دينا جهوية مثلا تشبه ما كر تدفع اما في مسار شولكر وحتى تغيير ملعبي وحميم ماشي مسار كفتني بين يعني وقت بيجن بلانك ناجح بين بەم ئەنجامە زاخۆ دوای زنجیرە شکستێک جارێکتر گەڕایەوە ڕێچکەی سەرکەوتن بە 6 خاڵ لە خانەی پێنجەمدایە و نەورۆزیش بە تەنها 2 خاڵ لە پلەی هەشتەم و پێشکۆتایی دەبینرێت. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام.